بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان خوشويستان برنامج پیغمبری خدا صلى الله عليه وسلم بو پروردەی منداڵ لە زنجیرەی حەفتەم دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. لەو زنجیرەیە باسی کاتی لە دایکبوونی منداڵ دەکەیت. ئەو وەختەی کە منداڵ لە دایک دەبی پێویستە چ شتێک لە بۆ ئەو منداڵە ئەنجام بدرێتن وەکو سونەتی پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم. یەکێ لەو خاڵانەی کە زۆر گرنگە لەو کاتێک کە منداڵ لە دایک دەبی، یەکەمین شت لە کاتی لە دایکبوونی منداڵەکە بەڕاستی لە دایکبوونی منداڵ زۆر زەحمەتە. خوای گەورە لە قورئان کە دەفەرموێ ئەو دایکە کە دووجیانە بە منداڵەکە دەفەرموێ ووەصەینە الئینسانە بیوالیدەیه حوسنا. بزانە ئێمە ئامۆژگاری دەکەین بە منداڵ لەگە دایک و باوکی باش بی. بزانە فحاملته أمه ئەو دایکە بە دووجیان دەبی بەو منداڵە لە ناوزجی خۆی ئەو منداڵی هەردەگری وهنن على وهن، ڕۆژ بە ڕۆژ ئەو دایکە زەعیف دەبی، لاواز دەبی، بێهێز دەبی، باری قورس دەبی. بزانە وهنن على وهن کەواتە ئەو یعنی ڕۆژگارانەی کەوا حتا ئەو نۆمانکە بەسەر دەچی کە 9 مانگ و 9 ڕۆژ ئەو دایکە ئەو منداڵی هەردەگری، ئیندا سەختترین کات لە بۆ دایک کاتی لە دایک بوونی منداڵە. زۆر کاتێکی زەحمەتە بەڕاستی. زانایان چ دەڵێن؟ زانایانی طبی پزیشکی دەڵێن ژانی لە دایکبوونی منداڵ وەکو ئەوەی وایە لە یەک کات چل ئێسکی ئینسان بشتێنی، چل هێسک بە یەک جاری لە لاشە ئەو ئینسانە بشتێنی ئێش و ژانی چەندە؟ دەفرمێ ژانی منداڵ بوون سوبحان الله وەکو ئەوەی وایە. لۆیە بەهێزترین ژانی منداڵ بوونە. لە دووی ژانی کلیە، ئەوانەی کە ژانی کلیەیان هەیە دەزانت چ ئێش و ژانەکە. لۆیە بەڕێزان ئیمامی عومەر کاتێک کە منداڵێک دێ دەڵێ ئەی پێشەوای موسڵمانان پیاوەک دێ، من دایکی خۆم لەسەر پشتی خۆم برتە حەجێ، تەوافم پێ کردیە، سەعی سەفا و بەڕوان پێ کردیە، بردیتمە عەرەفەی، شەیتان ڕەجم کردن، ئەو هەموو شتانە هەمووی لەسەر پشتی خۆم، ئایا حەقی ئەو دایکم داوە؟ زانی ئیمامی عومەر چ فەرموو؟ فەرمووی هەمووی ئەوەی کە کردیتت ناکاتە یەک تەڵق یەک بەرەژان کە دایکت ژانی هاتر لەو کاتێ ئەتووی بووە. بەڕاستی مافی دایک چەند گەورەیە. لۆیە بەڕێزەکان زۆر ئاگادار بن لەوەی کەوا یعنی قەت لۆیە خوای گەورە کە دەفەرمێ وەلا تەقل لەهما ئوف، مەرێن ئۆفیش بەرامبەر بە دایکتان. لۆیە لە دایکبوونی منداڵ کاتێکی زۆر سەختە، زۆر زەحمەتە. لەو کاتێک کە منداڵ لە دایک دەبیتن ئەوە پێویستە باوک ئەو پیاوی هاوسەرەکەی ئەو ئافتەی دەبی لەگەری نەرمونیان بی، دەبی بەڕاستی زۆر بەداخەوە. جاری وا هەیە هەندێک پیا هەیە خەمی ئەوەی چ منداڵەشی دەبی، کەسی دەبی یان کوڕی دەبی، ئەو دایکەوە لە مردنە، نیو چاوانی گرش دەبی، عاجز دەبی، چی بۆ چی نەبووە. کورەت و مەمنونی خوای نی، خوای گەورە منداڵێکی ساغ و سەلامەتی دایتت. لۆیە بەڕاستی ئەو خاڵە زۆر میهمە ئینسان ئاگادار بن منداڵەکە لە دایک دەبی ئاسان نییە، ئەو دایکە نیوە ڕوح دەبی. بەڕاستی لۆیە ئینسان بۆ بە تایبەت دەبی دایک یعنی لە ڕۆژگارەکانی کۆتایی حەملەکەی حەڕەکەی زۆر بی، یعنی بتانی ئەگە وەکو ڕیاضە لە ماڵێ لەولا حەڕەکەی هەبی لۆی بە ئاسانی ئەو منداڵی بی نەکەوتە عملیاتی قەیسەری و نەشتەرگەری چکە بەڕاستی عملیات ئینسان نیوە ڕوح دەبیتن، ئەو ئینسان دەبتە نیوە ئینسان. لۆیە هەتا دەکرێت بە ئاسایی خۆی ئەو منداڵە لە دایک بی باشترە. زۆر بەداخەوە ئێستا عورف و عادەتێکی زۆر خراپ پەیدا بووە. پێش وادە و کاتی لە دایکبوونی منداڵەکە بەس لە بەروار، ئەو بەروارێکی جوانە دەچن لە خەستەخانەکان ئافرەت خۆی دەداتە بەر چەقوی منداڵەکەم ببی، وەڵا ئەوە یەکە ئەوەدەیە یعنی سبحان الله لە چاری 2024 یعنی ڕێژەی زۆر عەجایب لە خەستەخانەکان بە پارەی خۆیان ئافرەت چووە خۆی لە بن چەقوی نایە منداڵی بلێ وەڵا بەروارەکە جوانە. سبحان الله
بڕاستی ئەوە پێشێرکردنی مافی ئەو منداڵەیە خرا ئەو منداڵە دەبی 9 مانگ لەو زگەیدا ببینێتەوە یعنی بەڕاستی ئەوە یەکێکە لەو تاوان و گوناحانەی کە دەکرێت لەو کاتێک کە منداڵ لەدایک دەبێت لەگەڵ لەدایک بوونی منداڵ هەندێک حکمی شەرعی هەیە دەچەسپێ یەک لەوانە هەر کاتێ منداڵ لەدایک بوو لە مانجی ڕەمەزان سەرفترەی دەکەوتە سەر یعنی ئەگەر لەو فەرەزنا پێش بانگدانی نوێژی مەغریب پێش مەلا بانگدانی نوێژی مەغریبی ئاخر ڕۆژی ڕەمەزان منداڵێک لەدایک بوو بەڵام کەینێ پێش ئاوابوونی ڕۆژی کۆتایی مانجی ڕەمەزان ئەو منداڵە لە ناو مانجی ڕەمەزان لەدایک بووە مادام لە ناو مانجی ڕەمەزان لەدایک بووە دەبی سەرفترەی بدە دەبی باوکەکە سەرفترەی لە ئەو منداڵە بدە وەکو کەسێکی ئاسایی هەژبار دەکرێتن بەڵام ئەگەر دوای مەغریب لەدایک بوو ئەوە سەرفترەی نییە و پێویست ناکە بیداتن سەرفترەی بدە ئەوە یەک لەو مافانەیە کە وەکو مافەکی شەرعیە لە کتێبە فقیەکان باس کراوە خاڵیشتر منداڵ کە لەدایک بوو بە ساگ و سەلامەتی بە تەواوەتی هاتە درێ بە ڕوح و بە گیان ئەو منداڵە لەدایک بوو مستحقی ئەوەی دەبی میرات بگری لە چێ لە دایکی یان لە بابی لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إذا استهل المولود ورث أو حديث إمام أبو داود روايتي كدوار دەفەرموێ هەر منداڵێک دەنجی لێوەهات کە لەدایک بوو پژمی لەدایک بوو گریا بەدایک بوو کۆخی یعنی ئەو منداڵە بە ڕوح لەدایک بووە ورثە ئەگەر بابی پێشی خۆی مردبی میرات لە بابی دەبا ئەگەر دایکەکە مرد ئەو منداڵەکەیان دەرینە میرات لە دایکی خۆی دەگریتن لۆیە لە فرمودەیەشتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرموێ لا يرث الصبي حتى يستهل صارخا منداڵ میرات ناگری لە داچی یان لە بابی مەگەر ئەو کاتێک کە لەدایک دەبی دەنجی لێوە بێ واستهلاله أن يصيح لەدایک بوونی منداڵ بە ڕوح کە بە گیان برێن ڕوحی هەبووە و بە زیندوێتی لەدایک بوو ئەوەی ئەن یەصیح بگریە هاوار بکە ئەو یعطیس یان بپژمی ئەو یەبکی یان بگریە ئەو حەدیثە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە کەواتە منداڵ بزانە مافی خۆی هەیە هەر کە لەدایک بوو بە ڕوح باوکی پێشتر مردووە یان دایکەکە لەسەر منداڵەکەی مرد خوا نەخواستە ئەو منداڵە مستحقی ئەوەیە میراتی خۆی دەبا جاروێ منداڵ لەدایک دەبی 10 دەفتەر 50 دەفتەر 100 دەفتەر لە بابی بە میرات وەردەگری ئەو ماڵە لە قاسرین لە محکەمەی شەرعی لۆی هەڵدەگیرێ حتا تەمەنی دەگەوتە 18 ساڵ و مەصرفی ئەو منداڵی لەو ماڵی دەکرێ حتا گەورە بوو ماڵەکەی تەسلیم دەکرێ ئەوە خاڵی دووەم خاڵی سێم کە باز بکەین لەو خاڵانەی کە مهمە ئەویش ئەوەیە کاتێک کە منداڵ لەدایک دەبی گەورەترین نیعمەتی خوایە لۆیە دڵخۆش بوون شادوبانی دەربڕینی سوپاسگوزاری لە بۆ خوای گەورە بەرامبەر بەو نیعمەتەی خوای گەورە زۆر گرنگە یعنی ئینسان کە منداڵی بوو نابینی و سەوانی تێک بچەقی دەزانن ئێستا خەڵکەکەیە خوای گەورە منداڵی دایتێ کە منداڵەکەی دەبی وال منداڵەکە ناو زەجی داچتی دەچی پرسیان لەو مامۆستادەکە لەو مامۆستادەکە ئەرێ مامۆستا دەبی منداڵەکەی لەبار بێت کورە بابە ئەو منداڵی لۆ لەبار دەبێت دەزانی خەڵک هەیە والله ئەگە هەولێری هەبێ هەولێر هەمووی ملچیوی بی ڕەنگە نیوەی هەولێر بدا بەس یەک منداڵی ببیتە خوای گەورە لەوەی بێبەشی کردیە خوا ئەو نیعمەتەی دایتە تۆ لۆیە برا بە ڕێزەکانم خوشکەکانم قەت پەنا نەبەن یعنی هیچ زانایەک نییە ڕەئی بدە برێ دروستە لەبار بدنی منداڵ ئیلا لێک حالەت ئەگەر کۆمەڵە دکتۆرێکی باوەڕ پێکراوی موسڵمانی جێی متمانە برێن ئەگەر ئەو منداڵە لە ناوزجی ئەو دایکەی بی دایکەکە دەمری خەتەرناچی یعنی ترسناچی بکەوتە سەر ڕوحی دایکەکە ئەو کاتە دروستە ئەو منداڵە بە نەوعێک نەهێلدرێ لەوەی گیانی دایکەکە ڕزگار بکرێ کەواتە لۆیە بەڕاستی لۆیە خۆشحاڵ بوون بە منداڵ یەکێکە لە نیعمەتەکانی خوا خوای گەورە کە باسی زكريا دكا فنادته الملائكة وهو يصلي في المحراب أن الله يبشرك بيحيى
يبشرك مجيني لوتي لوشتي خوشة ها مجينية كددريت أو إنسانا يعني يا زكريا إنا نبشرك بغلام اسمه يحيى خواهي يقول مجيني بشارتي بكار هداية لويا يجي لو دعاني كوا واتاك إنسان كبيروز باي لكسك كمن ضالي بوا بتيا دعايك زوزو بر معناه دعايك كسباس جزاري خواهي قولي هداية أيتي دعاية سنة يعني واباشا بيبري بوريك لك في الموهوب خواهي قولي بركات بخاطة أو من ضالك بيبغشي وشكرت الواهب وأتوج لو كصانبي خواهي قولي يارمتيد بدا لوي كسباسي بخشرك بكي كذاتي الله ورزقت بره وخواي قولي لتاكي أو من ضال بيبشد نكا وبلغ أشده وأو من ضال لوان بي تمندريج بيتو قوري بيتو بقاتا أو آستيكا ولا سبي خوي راب وستي وقوري بيتن سن دعاية توانا أو دعاية سنة إنسان واباشا دعاية بكري لو كاتك من ضال لدايق دبي خالي يشتر لو خالاني كوا لكاتي لدايق بوري من ضال إنسان سنة بيكا أويش باغدان وقامت كردن لجوي من ضال باغدان وقامت كردن لجوي من ضال إمامي أحمد إمامي ترمذي رواية دفرمون بيغنبري خواه صلى الله عليه وسلم أذن في أذن الحسن بن علي حين ولدته فاطمة بالصلاة أي بأذانها بيغنبري خواه صلى الله عليه وسلم لجيتكي حسني كري إمامي علي كاتك كلا دايق بو هلا قال دايق بونكي بانجي دا طبعا ليه دا باغدان قامت كردن هي باغدانك حديثي صحيح إلى سنة واتاك إنسان أو بانجي بدا لبنجيتكي من دا بلام قامتك زانان خلاف يعني لسر هي فرمودي صحيح إلى سنية بلام درين أو شهر بركتها أقل بكريتن خراب ليا لبرتي بانك يكمشت كبتسيت جويسكي من دال وباش بانك بلو يكمشت بانك دروش ميكا لدروش مكاني إسلام لويا دقة لبانك هشتش كدا ندرا دوام خالي يشتر أو من دالا يكمشتك كدا تيت الناو جويسكي أو من دالا بانكا لويا الله أكبر كلمة توحيدة وفلاح سركوترو سرفرازية لويا أو من ضالة أميد من ضالة صالح إلي درسي خالي يشتر فرمودي صحح معناها بيغنبري خواه فرميه صلى الله عليه وسلم ده فرميه كاتي كبان ددري شيطان ينفر هردي رادك غاردك هاواردك حتى بيغنبري خواه فرمودك ده فرميه الشيطان رادك وله ضرات بايلي بردبي يعني هندا دا تفسير لبانكو هندا بطوندي غارد دا لو كاتي كوا هردي تدود دا كوتوا لو شوي كبانجي لي بدري لو او من ضالش كبانجي بجوي ددري شيطاني لي دور دخلي توا هروكو زانان دلين بيغنبري خواد فرمي صلى الله عليه وسلم ما من بني آدم مولود ناتو هيد من ضالق لدايق بي إلا نخسه الشيطان إلا شيطان نقرتي لي دا حين يولد لو كاتب من ضالك لدايق دبي فيستهل صارخ بويا من ضالك هاواردك ودقريه ده فرمي من نخسه إياه أو بهوي نقرتي شيطانا إلا مريم وابنها إلا خاتم مريم نبي لقر كركي عيسى إنجا بيغمبر فرموي إنجا أبو هريرة فرموي اقرأوا إن شئتم بزان أخوائي يقول ده القرآن ده فرمي وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم كواتي يتشيق هو كاراني كشيطان لمن دارك الدور كوتوا بانجا لويا يك من شتيك وكو بانك لجوي أو من داري بكريتيا أويش بانجا لجوي من دارك بكتري خير شي زور قولوا سنتي بيغمبرا صلى الله عليه وسلم خالي يشتر لو خارج كسنة إسلام بك دو شيرين كردني من دال التحنيتي بيدوتري وكو أبو موسى دا فرمي من دالك مانبو بدنا خدمة بيغمبري خوا صلى الله عليه وسلم ناوي لنا إبراهيم وحنكه بتمرة
هەندێک دنکە خورمایەکینا بەدەوی خۆی بەدەوی مبارەکی خۆی شلی کردەوە ئینجا لە دەوی منداڵەکەی کرد دوعای خێریشی لە بۆ کرد کەواتە دەو شیرینکردنی منداڵ لەگە دوعاکردن لە بۆ منداڵ کە کەسێکی ساڵح دوعا لەو منداڵەکەی بکە سنەتی پێغەمبەریە صلی الله عليه وسلم ئەسما دەفەرمووێ یەکەم منداڵ لە دوای کۆچ کە مسلمانە کۆچیان کردو مەدینەی عەبدوڵای کوڕی من بوو عەبدوڵای کوڕی زوبەیر کە دەکا کەسی ئەسمائی کەچی ئیمامی ئەبوبەکر دەفەرمێ کە بوو بردمە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قوبا لەوێندرە لە دایک بوو بردمە خزمەت پێغەمبەری خوا لە کۆشی خۆی دانا دوعای لە بۆ کرد داوای کرد هەندێک دنکە خورمامان هینا بەدەوی خۆی شری کردەوە خورمایەکە ئینجا تەڕاتی دەوی پێغەمبەری خوا چووە ناو دەوی ئەو منداڵەی بە بەرەکەتی ئەوەش کە عەبدوڵای کوڕی زوبەیر یەکێک بوو لە پیاوە هەرە گەورەکان خزمەتێکی گەورەی ئیسلامی کردووە ئەو تەحنیکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ جارێکیان کە سولەیم دەفەرمێ منداڵێکمان بوو کوڕێک بردمە خزمەت پێغەمبەری خوا لەگە خۆم هەندێک کە خورمان برد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەبایەکی پێبوو دەفەرموێ فەرمووی هیچ خورمان لەکنە گوتم بڵێ ئەی پێغەمبەری خۆ چەندن کە خورماکەم لەگە خۆم هینایە پێغەمبەری خوا خستیە ناودەوی خۆی شلی کردەوە ئینجا تەڕاتیەکەی خستە ناودەوی ئەو منداڵە و ڕەمانی ژۆرەی دەکرد ئەو منداڵەش تون پەنجەی پێغەمبەری خوای دەمشت لە دەی خۆی گرتبووی دەمشت پێغەمبەر فەرمووی حب الأنصار التمر بەڕاستی ئەنسار هەر عادەتیان وایە خورمایان زۆر پێخۆشە فحنەکە دەوی شیرین کرد ئینجا دەفەرمێ پێغەمبەر ناوی لێنا عەبدوڵڵاه دەفەرمێ هیچ منداڵێک وەکو ئەو عەبدوڵڵای باشتر و چاکتر نەبوو بەو شێوەی هاتینە کۆتایی زنجیرەی ئەوڕۆ دەپاڕینەوە لە خوای گەورە عاقبەت خێرمان بکە خوای گەورە ئیخلاسمان بە قسمت بکە لە هەر کردار و گفتارێک کە دەیکەین و دەیڵێن وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين